تبێژن مرۆڤەکێ دەوڵەمەند هەبێ ئەوە مرۆڤەی گەلێک کەیف ترێت هات. ڕۆژێکێ 2 کیلۆوێت ترێت کڕێتن تێتە ماڵ. وەختێت گەهێتە ماڵ شۆڵێک بۆ دەردکەوێتن دەبێشتە ژناخۆ هەندێک تری بۆ من پێلە هەتا ئەس چم شوڵاخوت کەم تێمەوە. ئەو مرۆڤە شوڵاخۆ خەڵاست کە تێتەوە بەرێ خولدەتی کۆ خێزانەوە چ تری بۆ نەهێلایە. ئەو ژێ عاجزت بێت وێ عاجزیە دەردکەوێتن چیت. ئەوە ڕاد بێت هەموو تشتێ خود فرۆشیتن زەویەکیت کڕێتن سەر وێ زەویێ مزگەفتەکە مازن چێتگتن. تێتەوە خێزاناوت بژیتن ئەرێ تولکی دەرێ تو بۆچە ناهەیە ماڵ تە بۆچە هەموو تشتێ مە فرۆت. ئەو مرۆڤەژیت بێژیتن ئیدی ئەو ڕۆوێوە ئەگەر ئەس بمرم ئەس دێ مرتاح و ئارام دێمرم. ئەزێ ساخم هەنگ و حسابا هەندێک تری بۆ من نەکر بە ئەگەر ئەس بمرم هەنگ دێ چ حسابێ بۆ من کەن. ئەگەر ئەس بمرم پشتی من دێ چ خێر و خێراتە بۆ من کەن. بجا ئەف سەرهاتیە ڕاستین و شامەدەتن ئەمت ساخین لە دەردۆڕامە گەلێک ئەنسانی تەی ئەرێ ئەو ئەنسانە بۆمە حسابەکێت کەن یان نە. ئەرێ ئەگەر ئەو ئەنسانە لە دنیاوێدا حسابەکی بۆمە نەکەن کو ئەمێ نەواندا ئەوڕۆ ئەگەر ئەم بمرین دێ چ حسابێ بۆمە کەن. وجا ئەی براوێ من ئەی خوێشکا من ڕاستی ئەو دنیاوە وارگەهەکە ئەو دنیاوە زەویەکە بۆ ئاخرەتێ. دەبێت ئەم بچینین تشتێت باش بکەین داکو دنیاوە دێ بەرهەمێ ئەوە تشتەی بخۆین. خۆ هیڤیا بچووکت خۆ نەهێلە نەبێژە بچووکت من دێ بۆ من خێراکەن سەدەقاکەن نەخێر. کەس بۆتە تشتێکی ناکەتن ئەگەر تو بخۆ نەکەی. بجا ئەگەر تشتێک دەستێتەدا بێت ئەگەر تو دنیاوێدا هێژیە ساغ بە بخۆ خێرا بکە بخۆ سەدەقا بدە بخۆ کار و کریارێت باش بکە داکو دنیاوە دێ هەوجەی کەسی نەبە داکو پەشیمان نەبێیەوە. وجا دووبارە ئەگەر وێ دنیاوێدا ئەم ساغ بین ئەنسان حسابەکی بۆمە نەکەن پشتی ئەم مرین کەس بۆمە حسابەکی ناکەتن. وجا بخۆ بکە داکو دنیاوە دێ بەرهەمێ ئەوە تشتەی ببینە. هەر شاد و بەختەوەر بن.